سڵاوبار بەڵێ دیارە وەک خۆشت باست کرد ماوەی زیاتر لە 2 مانگە بێت کە بە شێوەیەکی چڕ کەمپینێک دەستی پێکردەوە بۆ ڕێکخستنەوەی کاری ئەو کارگانی چەولم کە لەسەر ڕووباری سیروانکاریان دەکرد لەمانە لەلایەن ژینگە دۆستان و چالاکانی کۆمەڵی مەدەنی لە سنووری داری گەرمیاندا تۆمەتبار کرابوون بەوەی کە هۆکارێکن بۆ لە ناوچوونی ڕووبەرێکی زۆر لە دارستانی سروشتی سەر ڕووباری سیروان و تێکدانی تۆپۆگرافیای سەر ڕووبارەکەەوە گۆڕینی ئاراستی ئاوەکە و بەوەش کاریگەری لەسەر کەمبوونەوەی ئەو گۆڕینی ڕێڕەوی ئاوەکانە بووە دوای ماوەیەکی زۆر لە دانیشتن لەگەڵی داری گەرمیاندا دو جار دوێنێ کۆبوونەوەی کراوە بڕێردراوە کە کارگەکانی چەولم پابند بکرێن بەوەی کە هیچ کارگێک لە ئێستا بەدووە بەو شێوازە کۆنی کە پێشتر ئیشیان کردووە بوونەتەوەی هەڵکەندن و هەڵدانەوەی ڕووبارەکە چەولمیان لەوە هەڵێن جاوە ئەمانە بگۆڕدرێن بۆ ئەوەی ئەو شوێنانی کە پێی وترێت جەرمود و کۆبوونەوەی ئەو بەردانە ئەمانە بەهاڕدرێن بە ئامێری کەسارە واتە شێوازی کارکردیان بە شوێکی گشتی بگۆڕدرێ من بۆ زانیاری زیاتر لەسەر کۆبوونەوەکەوە لەسەر دوایین بڕیارەکان و تەبێژی ئیداری گەرمیان ئاباسەنۆرم لەگەڵایە کاکە باسم کاتت باشە گەربی تێرە بۆمان باز بکەیت گرنگترین و بڕیارانی لەو کۆبوونەوەی دوێنێدا دران لە نێوان ئێوە و چالاکانی کۆمەڵی مەدەنی و ژینگەیدا چی بوون؟ دیارە ئێمە دوێنێ لە ئیداری گەرمیان بە ئامادەبوونی بەڕێوەبەری فەرمانگە حکومیەکانەوەی کە پێوەستن و لەگەڵ چالاکوانان کۆبوونەوەی کرا بە ئامادەبوونی بەڕێز سەرپەرشتیاری ئیداری گەرمیان کۆبوونەوەی کرا لەسەر ڕێخستنەوەی کارگەکانی چەولم لەسەر ڕووباری سیروان و دیارە لەو کۆبوونەوە ڕێوشوێنەکان هەنێ ڕێوشوێن کە باس کراوە کە چی بکرێ بۆ ڕێخستنەوەی ئەو کارگانەوە بتوانین ڕووباری سیروان لەوەی کە هەیە ئەو کێشە و گیر و گرفتانی کە لەمای ڕابردووە هەیە چارەسەری بکەن و دیارە لەو کۆبوونەوە بڕیاری پێویستی لێدرا. بڕیارەکان چی بوون؟ گرنگترین بڕیاردراس چی بوو؟ دیارە ئەوەی کە بڕیار دراوە لە بابلین کارگەکانی چەولم پابند دەکرێن کە بەو شێوازە کۆنی کە پێشتر هەبووە ئێستا دەبێتتر لەمە بۆ دو بە کەسار ئیش بکەن و ڕێگری بکرد لەوەی کە لەماوەی ڕابردووە کە ئەوەی کە ڕێژەی سەوزایی و ڕووباری سیوانیان تێکدا بە شێوەیەکی ترەوە قبول نەکرێت و بڵێ چل کارگە هەبوو لەسەر ڕووباری سیرواندا کە کاریان دەکرد 6 کارگە بوون چیلیان کاریان دەکرد لەمانە چەندێکیان کەساریان هەیە تا ئێستا؟ دیارە ئەویان لای بەڕێوەبەتی لەو تووکانزاکانە بەڵام ئێمە وەکو ئیداری گەرمیان کە لایەنێکی هیچ نوێنەرێکی خاوەن کارگەکانی چەولم لە کۆبوونەوەکەدان هەبوو کە بڕیارتان داوە؟ بەڵێ دیارە جگە لە بابلین ئیداری گەرمیان و بەڕێوەبەری فەرمانگە حکومیەکان چالاکوانان و نوێنەری خاوەن غەسالەکان خۆیان لێرە بوون و ئەوانیش پێیان خۆش بووە کە ئەو بڕیارە لە ئیداری گەرمیان و بەدەستە جەمعی دەربچێ بۆی بتوانن ئەو ڕێڕەوی کە پێشتر لەسەر بابلین ئەو ڕێڕەوەی کە ڕووباری سیوان پێشتر پێی تێک چووە چاک بکرێتەوە. بڕیارەکە لە کەیوە خرێتە بواری جێبەجێکردنەوەیانی واتە لە کەیوە ئیتر کارگەکانی چەولم کارەکەیان ڕاگیری لێ دیارە ئێستاوان تێبینی خۆیانیان هەبوو ئیداری گەرمیانیش بە سوودوەرگر لەو تێبینیانە ئەو تێبینیانەی وەرگرتووە ئەمانەیش بکەن بەڵام دواتری تر ئەو بڕیاری کە بڕیاری دەستە جەمعی دەرەچێ بۆی کە تر پابند بکرێن بە هیچ شێوەیەک و کارە نەکەن. بەڵێ دیارە بەهار بە شوێکی گشتی وەزانیارەکان بوو کە وتەبێژی داری گەرمیان خسێ ڕوو لەسەر کارگەکانی چەولم کە بڕیارە لە ئێستا بەدووە بەم شێوەزە کۆنی کە تا ئێستا کاریان کردووە کارەکانیان ڕابگیرێتەوە بە کەساری ئیشبەر لەمە بدووە. بەڵێ گەرمیان سپاس بۆ تۆ.